سڵاوتان لێبێت بەڕێزان بەژمارە ناوکۆکیلایەنەکانتان بڕوون دەکەین و لەسەر کورسی کۆتاکان دیارە یەکێک لە لەمپەرەکانی بەردەم هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کورسی کۆتاکانە کە پێشتر لەلایەن پارتی دموکراتی کوردستانەوە قۆڕ کراون لە پەرلەمانی کوردستان لە کۆی 111 کورسی 11 کورسی بۆ کۆتاکانە لە کاتێکە لە پەرلەمانی عێراق لە کۆی 329 کورسی 9 کورسی بۆ پێکاتەکانە بەپشبەستن بە راپۆرتێکی پەیمانگای کوردی بۆ هەڵبژاردن کە لەلایەن ئارام جەمالەوە ئامادەکراوە بەداتا کورسی پێکاتەکانتان بۆشی دەکەینەوە بەڵێ ئەگەر سەرەتا لە قۆناغی یەکەمەوە دەست پێ بکەین دیارە کورسی پێکاتەکان بە چەند قۆناغێک تێپەڕیوە لە یەکەمین هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بە بڕیاری بەرەی کوردستانی کورسی پێکاتەکان پێنج کورسی بۆ پێکاتەی مەسیحی دانرا لەو کاتە تەنها پێکاتەی مەسیحی کورسی بۆ دانرا ئەو کاتە تۆماری دەنگدان و کاتی دەنگدان و ناوەندی دەنگدانی تایبەت بەخۆیان هەبوو دەرە لە یەکەم هەڵبژاردن بەم شێوە بوو ئەمەش خشتە یەکەمین هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە بۆ پێکاتەی مەسیحی یەکەمیان بزوتنەوەی ئاشووری لە پارێزگای دۆک 5555 دەنگە لە هەولێر 900 دەنگ لە سلێمانی 83 کۆی گشتی 6543 دەنگ 4 کورسی بەرەسێناوە مەسیحی دموکرات کە لیستێکی ترە لە دۆک 181 دەنگ لە هەولێر 347 دەنگ لە سلێمانی 9 دەنگ کۆی گشتی 537 دەنگ نەیتوانێت کورسێک بەرەزبێنێت کلدان ئاشووری لیستێکی ترە کلدان ئاشووری کە لە پارێزگای دۆک 241 دەنگی هێناوە لە هەولێر 1855 دەنگی هێناوە لە پارێزگای سلێمانی 38 کۆی کشتی دەنگەکانی 2133 دەنگە کە یەک کورسی بەرەسێناوە یەکێتی مەسیحیەکان لیستێکی دیکەیە کە لە دۆک 1841 دەنگی بەرەسێناوە لە هەولێر 880 لە سلێمانی 36 کۆی دەنگەکان 2757 دەنگ یەک کورسی بەرەسێناوە دیارە کۆی گشتی ئەوەی کە پێکاتەی مەسیحی لە یەکەم هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان 11971 دەنگە ناوەندی دەنگدانی تایبەت بەخۆیان هەبووە بۆ نمونە لە دۆک 25 بنکەیان هەبووە لە هەولێر 8 بنکە لە سلێمانی 1 بنکە کۆی گشتی بنکەکان لە سەرتاسەری کوردستان 34 بنکە بەڵێ چین بۆ قۆناغی دواتر قۆناغی دوم لە هەڵبژاردننی خولی دومی پەرلەمانی کوردستانە ساڵی 2005 بۆ 2009 لەم هەڵبژاردنە پێکاتەکان هیچ کورسێکیان بۆ زیاد نەکرا سەرڕایەوەی کە کورسەکانی پەرلەمان لە 105 کورسیەوە کرا بە 111 کورسی قۆناغی سێم 2009 بۆ 2018 لە هەڵبژاردننی خولی سێمی پەرلەمانەوە 11 کورسی بڵین بۆ پێکاتەکان دانرا 5 مەسیحی 5 تورکمان یەک ئەرمەن کە تاکو ئێستاش بەردەوامە دیارە یەکەم جار لە 2009 لە هەمواری یاسای هەڵبژاردن ئەوە لابرە لایەن پارتی وێکێتیەوە کە پێکاتەکان ناوەندی دەنگدانی تایبەت بەخۆیان و تۆماری دەنگدەرانی تایبەت بەخۆیان هەبێت ئەوە لە 2009 لادرا ئەگەرنا لە هەڵبژاردننی 91 پێکاتەکان ناوەندی تۆماری دەنگدەران و کارتی تایبەت بەخۆیان هەبوو ئەمە پێکاتەی مەسیحیە لە هەڵبژاردننی 2018 بۆ نمونە ئەمە هاوپەیمانی یەکێتی نەتەوەیی 1970 دەنگی بەرەسێناوە سێ کورسیە ئەنجومەنی گەلی کلدان سریان ئاشووری 2963 دەنگ یەک کورسی بەرەسێناوە لیستی ڕافیدەین 2626 دەنگ یەک کورسی بەرەسێناوە لیستی دموکراتی مەسیحی 238 دەنگ هیچ کورسێکی بەرەست نەهێناوە ئەبنان نەهرەین 108 دەنگ هیچ کورسێکی بەرەست نەهێناوە کۆی گشتی 14032 بووە کۆی گشتی کورسەکانیش 5 کورسی بووە ئەگەر بینێ سەرکانی دەبراوەکان لە 2018 ڕۆمی هۆکاری 3252 دەنگ جەنان جەبار 1599 دەنگ ڕۆبیتا ئویلیمێک 815 دەنگ فەریدە یاعقوب 896 دەنگ کلارە عودیوش 687 دەنگ ئێمە دەبینی کە نرخی کورسی پەرلەمانی بۆ لیستە کوردیەکان لە بینی 18000 بۆ 17000 بۆ 18000 بۆ بەڵام پێکاتەکان بە 3000 دەنگ کورسیان بەرەسێناوە بە 600 دەنگیش کورسی هاتووە بەڵێ پێ سەر پێکاتەیەکی تر لە هەڵبژاردننی سینۆی 2010 کە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستانە پێکاتەی تورکمانە پارتی گەشەبێدانی تورکمانیا 3381 دەنگی هێناوە دوو کورسیە پارتی چاکسازی تورکمانی 3125 دەنگ یەک کورسی بەرەی تورکمانی عێراقی 1545 دەنگ یەک کورسی لیستی میلەت
885 دەنگ یە کورسی بەدەستێناوە. بزوتنەوەی بروسکەی تورکمانی هاوپەیمانی تورکمانی هەولێر لیستی تورکمانی هەولێر تورکمانی دموکراتی ئەوانیش ڕێژەی جیاوازیان بەدەستێناوە بەڵام نەیانتوانیوە هیچ کورسیەک مسۆگەرکردن. کۆی گشتی دەنگەکان 11535 دەنگ بووە 5 کورسیان بەدەستێناوە. بینە سەر کاندیدە براوەکان محەممەد سعدەدین 1825 دەنگی بەدەستێناوە بۆتە پەرلەمانتار بەوەندا. مونا قاوەچی کۆی دەنگەکانی 2326 دەنگ بۆ ئێستا سکرتێری پەرلەمانە لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان. سارا دڵشاد 1994 دەنگە. ئایدن معروف 866 دەنگە کە ئێستا بووتە بە وەزیر کاندیدێکی تری بەرەی تورکمانی هاتۆ شوێنی. ئازاد ئەکرەم 733 دەنگە. بەڵێ بچین بۆ پێکاتەیەکی تر لاڵبژاردننی سینۆی 2010 بڵێنەوە کاندی پێکاتی ئەرمەنەکەیە کورسیان هەیە لە پەرلەمانی کوردستان. کاندیدەکان فاهیک کەمال 615 دەنگە یەک کورسی بەرەستێناوە تەناو توانیوێتی کورسی بەرەزبێنێ. ئارام بوزوو، یروان تینیسان، ئەتکار هاکوب، مراد مارد ڕوس، نوبار سیپان ئەوانە نەیانتوانێتیان کورسی بەرەزبێنن. کۆی گشتی دەنگەکانی ئەرمەن لە دوایین هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان 2970 دەنگە توانیویانە یەک کورسی بەرەزبێنن. کورسی پێکاتەکان ئەوە لە سێ هەڵبژاردنە لە سێ هەڵبژاردن 2009 2013 2010 کلدان سریان ئاشووری 2009 19665 دەنگە. لە 2013 12968 دەنگ. لە 2010 14023 دەنگ. تورکمان لە 2009 29845 دەنگە. لە 2013 1889 دەنگە. لە هەڵبژاردن دوایین هەڵبژاردن 11535 دەنگە. ئەرمەنەکان لە 2009 7907 دەنگ. لە هەڵبژاردننی 2013 531 دەنگ. لە کۆتا هەڵبژاردن 2970 دەنگیان بەرەستێناوە. بەڵێ بچینە سەر ئەو کێشەی کە ئێستا لایەنەکانی دەرەوەی یەکێتی و پارتیش باسی لێ دەکەن کە مەسەلەی پێکاتەکانە کە نیگەرانی لێکەوتوتەوە. 25 ڕێکخراوی تورکمانی لە وەرکشۆپێکی نەتەوە یەکگرتووەکان لە مانگی 2022 لە دهۆک کۆمەڵێک خاڵیان باس کردووە. بۆ نمونە دەڵێن پێکاتەکە زۆرینەی ئەو پەرلەمانتارانەی کە لە پەرلەمانی کوردستانن بە نوێنەری خۆیان نازانن و داوایان کردووە کە خوازیاریەوە بوونە پێکاتەکان تۆماری دەنگدانی تایبەت بە خۆیان هەبێ و لە هەمان کاتدا نابێت لە دەنگدانی تایبەت هێزەکانی ناوخۆ زێرەڤانی پێشمەرگە دەنگ بە کاندیدەکانی پێکاتەکان بدەین. ئەمە 25 ڕێکخراوی پێکاتەکانە کەوانیش نیگەرانن کە کورسەکانیان قۆڕ کراوە. بچینە سەر دوا گرافیک بەڵێ ئەمەش بەیاننامەی 5 حیزبیە کە ئاراستەی ڕایگشتی کراوە باز لەوە دەکەن کە دەبێ لە هەمواری یاسای هەڵبژاردن دەستی حیزبە خۆسە پێنەرەکان دوور بکرێتەوە ئەوانەی کە دەیانەوێت دەنگی پێکاتەکان بدزن. پێویستە پێکاتەکان ناوەندی دەنگدانی تایبەتیان هەبێت تۆماری دەنگدەرانی تایبەت بە خۆیان هەبێ. ئەمە بەیاننامەی ئەو حیزبە مەسیحیانەیە و بە هەمان شێوە داوایان کردو پێش هەڵبژاردننی گشتیش ئەمە هەڵبژاردننی پێش هەڵبژاردننی گشتیش هەڵبژاردننی پێکاتەکان بەڕێوە بچێت. بەخوای گەورتە نەسپێن خواتان لەگەڵ.